بەناوی خدای گەورە و میهرەبان هەفتەی ڕابردوو 24 6 لەسەر 25 6 کاژمێر 5 بەیانی خانەوادێکی بەڕێز منداڵێکی حەوت مانگیان گەیاندە فریاکەوتنەکەمان فریاکەوتنی نەخۆشخانەی میهرەبانی پاش ئەوەی منداڵەکە لەلایەن پزیشکی فریاکەوتن و پەرستارانی فریاکەوتنەوە پشکنینی بۆ کرا دەرکەوتکەوە منداڵەکە لێدانی دڵ و هەروە هەناسەشی ڕاوەستاوە خۆشبەختانە دەست بەجێ چارەسەری پێویست و تەندروستیانە و زانستیانی لە بۆ ئەنجامدرا و توانرا لێدانی دڵی بگەڕێنرێتەوە و هەروە هەناسەشی بگەڕێنرێتەوە و منداڵەکە لە بەشی چاودێری چڕی خەستەخانەکەمان خەوێنرا و پاش 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ منداڵەکە بە دایک و باوکی شاد بووەوە و بە تەندروستێکی باش گەڕاوە باوەشی دایک و باوکی. لێرەدا دەمێ ئەوەی باس بکەم کەوا فریاکەوتنی میهرەبانی لەلایەن تیمێکی پرۆفیشناڵ و لێهاتووی پزیشکان و پەرستارانەوە بەڕێوە دەچێت و چارەسەری پێویست بۆ نەخۆشەکان دەکات و ئەوە نمونەیەکە لە هەزاران نمونەی ترکەوە لە فریاکەوتنەکەمان چارەسەری پێویستی لە بۆ نەخۆشەکان کردووە بە هیوای لەشساغی و تەمەندرێژی بۆ هەموو لایەکتان دەخوازین. بەناوی خۆی گەورە 24 6 کە دایکم و باوکم لە عەز بوون لەسەر ڕێی مەفرەق سەعات چاری سبەینە چووینە دوێن و کچەکەم لە ناولانە بوو. دایکی مناڵ وتیان دەهێنین منیش وتم نەئیگەڕێت زۆرمان پێ ناچێت احتیمالە 20 دقیقە 25 دقیقەمان پێ دەچێت دێینەوە. ئیدی ئەوە بوو تقریبا نیم ساعاتێک ئەوە لە هاتینەوە ماڵێ و لە ماڵی باوکم دایک و باوکم هاتنەوە وتی باسم سەرێک لە مناڵەکە بدەم. دوایی چوو سەرێک لە مناڵەکە بدا دیتی لە ناولانێک سەری شۆڕ بۆتەوە و دەزرازەکان لە ملی ئاڵاوە نازانم چەند یعنی ماوەتەوە بەڵام خنکا بوو بە پەلەن گەیاندمانە خەستەخانە بە ئەستەم لە خەیەکی لێوە دات ئۆکسزین و ئەو کارمەندانی تەواری بەڕاستی زۆر ماندی بوو. 300 جاران دری دەهاتەوە دەڕۆی و دەهاتەوە لە خوای بەزیادبی داخلی ئەویان کرد چاودێری چڕ تقریبا شەوێک لەوێ مایەوە شەوێک لەوێ مایەوە دواتر ڕاوانی تابقیان کرد لە خوای بەزیادبی ئێستا زۆر زۆر باشە ئەلحەمدولیلا خوای گەورە یعنی موعجیزە بوو بەڕاستی ئەو کچە بێبەخشینەوە ئەو کچە مردوو ئەلحەمدولیلا ئەوە 3 ڕۆژە من لە خەستەخانەیمە لە خوای بەزیادبی زۆر باشە ئێستا زۆر سپاسی سستەر و کارمەندانی خەستەخانەی میهرەبانی دەکەین بەڕاستی ماندی بوون پێوە وە سپاسان دەکەم زۆر مەمنونی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی